ئەم ڕووداوە من شەو لە ماڵ بووم تەلەفۆنیان بۆ کردم وتیان تەیارەیەوێتی لە دەوری خانووەکەی تۆ ئایا لەوێ دییانەوتم ناوەڵا لەوێ نیم ئیترم بەیانەیە کە هاتم سەیرم کرد لە ڕاستیە لەم دیو خانووەکەی منۆ ساروخی لێیا بوتن ئەم ساروغەکەڵێن ماتۆڕێک بووە لە ماتۆڕێکیاوە ئەمجا ڕووداوەکە بەم شێوەیە شەو برینارێکیان ناو بۆ خسخانی پێنجوێن ئەوانشی کە کوژراون خۆیان بردویان شەو نەماون لێ بەڵێ بەڵێ پاژ ڕوویدا بەڵێ پاژ ڕوویدا لە کاتی بەهارا بوو هەر ڕوویدا و ساروخیرا لەم دەشتەکەەوە حساب سیارێکی بەکەکەی لێبووە وی سێش ئەم شتە دووبارە و سێبارەژە بێتەوە گە بەم شێوە بێت چارەسەر نەکرێت لێرۆ ئێمە وەکو هاوڵاتێک داوە لە حکوومەتی عێراقیەکەین سیادەی خۆی بپارێزێ با درۆنی وڵاتان نێتان وڵاتەوە یاخود ئەمانەی کە لەم وڵاتان سیادی ئەم وڵاتە بپارێزن فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی تورکیای دوژمنی هەمیشەیی بە ئاسمانی کانیمیران و ساڵیاوە و گوندەکانی کامیرانی بابعەلی وریاوە ئەخولێتەوە وەڵاهی بە جۆرەی زانیاریەکان ئێمە زانیاریمان نیە لەبەرەوەی لەبەر تیارە و لەبەر ئەو تارێک بە ئاسمانەوە خولاوە نەمانوێتەوە نزیک بکەین بەڵام بە جۆرەی زانیاریەکان کە لە پێنجۆن و دەستمان کەوتووە لایەنی ئەمنی بڵاوی کردوێتەوە پارێزگای سلێمانیش هەر بڵاوی کردوێتەوە کوژرا و هەیە و بریناریش هەیە ئەمە مەترسی بۆ ئێوە دروست کردووە ینی مەترسی ئەوەندە مەترسی بۆ ئێمە دروست کردووە من ئەم بانگی شێوانە کە ڕۆژم شکاندۆ نانم نەخواردووە زۆر نائارامین زۆر نامرتاحین ئەی تۆ تارێک بە ئاسمانی دەکەتا بخولێتەوە و ساروخشی هەڵگرتە بێ و بە دوژمنیش بزانێ لە شواتۆ ئەمینی لە خۆت هیچ ئەمینین ناژێرین بچنە دەرەوە لە دیەکە نا مەڕووماڵاتمان و نا خەڵکی دیەکەش بچێتە دەرەوە بۆ گژ و جای بەهارە و بۆ هەنێک کاری کشت و کاڵی